دەرپەدەری و ئارەی لۆ برا خۆ بێ دوو مندارم هەبوون کەتمە بارەکەتی هاتمە گوندیستە لە نێو ئارە بووین لە بن زنجیرە حاجی ئۆمەرا بووم زنجیری بن قولی خیوەتەوە کەکەم کڕی بوو لەو جێم هەیدا بوو لەوێ چوومە ئیرانی لە ئیرانێ هاتمە و جنوبی عێراقی ستارەچەی لە ئیرانێ بووم ستارەچێش لە جنوبی بوو لە جنوبی بووم هەنجینێ هاتن نابنویسن گوتیان هەتا حەمری بەحیاتە ئەنگە شیمالی نابینن حارە باگۆ وەلا ئاخیریان تڕمبێل هینان و لۆریان هینان ئەو شتۆکەی هەن بێدی و مارەستەی ماران هاتەنا کۆستەریچەند هینان حیسانیان هاتنە ناوێ هاتین جا هاتینەوە لە بنین بناغە خانەدانا خان شتن هەم پەناگدا قەپا بوو بە قوڕ و بەردی خانن چاکردنەوە لۆخۆ ئاخیریش دنیا هەلێ هات ئیدی کەس منتیقەی لایە ڕست و گرک و گەزنە و ئەوم خڕێ ڕۆنیە هەتا بۆرە و بێجواناشم خڕێ ڕۆنیە تێتە داستنی سیدەک هەتا بڕشتینی مەهاجیر بووم دوو ساراش لەوێ لە بەتۆپوتیارێ حەسەن بەکری بوو دوایێ بۆی حەودولسەلامی لێ حەودولسەلامی بۆیە سەدام حوسێنی برا بەخوا خانەکەم لە گوندی بوو چاکەتە هەلەم ئاوەدان کرد پاریش کرد دەگەڵ ئەفری بارانە ئی بێ ساحێب بوو ئەرێ وەڵا هەندم زەڕ و زیانایەکە تێرێ وەڵا ئالەمارێ دەرپەڕیمە پەڕەق و ڕووتی مندارمێ هات تستە پیلی ئاگرێ بەربوویتە خانی ئارێ بەخوای بەرێ وەڵا برا هەموو ڕۆژێرانە مندارمە چنا حدودێ ترکەی گەوی لە پشتی منە قساکەنجیان لێ پێشمەرگەنە دوو ئەسنێن دەرێ حتا تێن و جەرگم وی هێتە دەستی گرتی داخۆ مندارم بە سەلامەتی تێنوان شەوێت یاراگەڕێ خەوم لێ ناکەوێ حتا سبیان لێ دەرێمە ڕۆژێ زەینم هەر لەسە مندارە ئەرێ وەڵا هەتێ دەستی ڕاست و چۆ پێم ناسی نەها حەمرمێ پەهەندەی گەی کوردی دوژمن هەرێ هەبوویە خۆخۆر بوویە جا ئیپە جاشەتی و ئیپە داسووسی و ئەرێ وەڵا برا ئەکەن شکرە خواکەن تازە چاکە بێگە خەراتر نەبی سەرکە بەران تەگێکە کورن تەمەنجەری جیانەبی هێچێتی و پارتی دیوە لێ تێوە برا بەچ چاکە بی ئەگە بگەنەیەک دی ئینە گەورە چاکە بی بەرێدا نەبیتە ناشکری کە وەڵاهی بەچ خەریکن گەنج ئێستا هەموو بێ ئیشە و هەیە خەریکی یانی کولی شتۆی تەواو کردێ دەرس و شتۆی خرتەواو کردی هیچ ئیشەک نییە بکەن هەر یەکیان ئیش ئەچن لە دیانە ئیش هەیە ئەویش هەیە نییە ڕۆژانە بە 10,000 15,000 ئیشەک هەبی بکەن ئەویش زۆر بەکەمی هەیە ئیش ئێستا وەڵاهی پێویستەوەیە کە حکومەت ئاورەک لە گەنجانداتەوە کە وەکو دامەزراندن بێ یان ئەو تەڵەبانێک کە خەریجی کولی ئەوانن لێ وەکو دامەزراندن یان لە شوێنێکیان ئەوە بکاتن کە چونکە ئێستا خاچن ئێستا گەنجی کوردستان زۆربەی هەرێک گەنجەکانی کوردستان هەمویان بێ ئیش و بێکارن و داواکارین لە حکومەت ئەوەیە کە ئاورێک لە گەنجان داتەوە ئەرە وەڵا حکومەت هیچ ئاورێک لە گەنجان نادێت خاصە ئەو گەنجانێک کە گوندن چکە گەنجیوە هەیە ئێستا لە زۆربەی بوارەکان شارەزایەکەویش بەڵام بەهۆی ئەوەی کە حکومەت ئاورە ناتەوە هیچ کەس ناسێت کە ئەو گەنجان چی ئیش دەکەن چی ئیش ناکەن گەنجی ئێستاوە هەیە لەوانەیە 1000 پرۆژەشتیەوەی باش لێ بەدەستای بەڵام حکومەت ئاورێ ناداتەوە کەم پرۆژانە جێبەجێ بکە